الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. بسم الله الرحمن الرحيم. سپاس و ستایش بۆ خوای پەروەردیگاری جیهانیان. سەڵات و سەلام لەسەر جانی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد المستەفا صلى الله عليه وسلم. ڕێز و ڕەحمەت و گەورەی و شکۆ لە بۆ سەحابەکانی پێغەمبەری خوا هەتا ڕۆژی کۆتایی. سەلام و ڕەحمەتی خوای گەورەش لە ئێوەی بەڕێز و خۆشەویست بێت بینەران و بیسەران لە هەر جێگا و شوێنێک بن. پێتان دەڵێم جەژنی قوربانتان لێ پیرۆز بێت. لەو بەرنامە تایبەتەدا لە بەرنامەی جەژنانە لەگەر کۆمەڵێک لە مامۆستایانی بەڕێز بەرنامەیەکی تایبەت دەکەین سەبارەت بە جەژنی قوربان. ئایا بزانین جەژن مانای چییە و حکومەکەی لە چیدایە؟ و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن جەژنی کردووە؟ سەحابەکان بە چ شێوازێک دڵخۆشی خۆیانیان دەربڕیوە و جەژنی پیرۆزانەیان لەگەڵ یەکتر کردووە؟ ئایا کۆمەلگای کوردەواری چۆن ئەو بەها بەرز و ئەو دروشمە پیرۆزەیان بە هەند هەڵگرتووە و لە نێو خۆمانماندا گەردەن ئازایی و لێبوردەیی و سوڵح و ئاشتەواییمان کردووە لە نێو یەکتردا؟ و ئایا بزانین لە جیهانی ئەوڕۆدا لە عەولەمە و جیهانگیری ئەوڕۆدا ئایا دروشمەکانی ئاینی پیرۆزی ئیسلام چۆن پارێزگاری لێ بکەین و لە هەمووشیان گرنگتر و بایەختر کە باسی بکەین؟ ئایا لەو کاتەی کەوا مسلمانان و خوشکان و برایانمان و منداڵەکان لە کەرتی غەزا بەو شێوازە قەتل و عام دەکرێن، قوربانی دەکەن، ئایا قوربانیکردن چیمان پێ دەڵێت و چ بەراوردێک دەکرێت لەو جەژنەدا؟ بۆیە میوانەکانم بەخێر دەهێنم و پێیان دەڵێم ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. بەڕێز جەنابی مامۆستا زرار گرتچی، بەڕێز جەنابی مامۆستا نادرکانی کوردەیی، بەڕێز جەنابی مامۆستا عیماد گوانی و هەروەها بەڕێز مامۆستا عیماد چۆمانی، هەموو لایەکتان بەخێر بێن، سوپاستان دەکەم و جەژنتان پیرۆز بێت. سەرەتا جەنابی مامۆستا ئەگەر هەر جەژنە پیرۆزانەی خۆت ئاراستەی مسلمانان و بینەران بکەی. بەناوی خۆم و ئەو مەجلیسە و ئامادەبوانی ڕێزدار جەژنە پیرۆزانە لە تێکرای مسلمانان بەگشتی و بە تایبەتی مسلمانانی وڵاتمان و بە تایبەتیش لە مسلمانانی
غەزەی لە جیراوەکانیان لە بریندارەکانیان لە مجاهیدانیان دەکەین ئومێدەوارین خی گەورە جژنی هەمولایەک پیرۆز کاتن ئەو ڕۆژانی جەژن بیکاتەمای پیت و بەرەکەت بە دڵخۆشی مسلمانان خی گەورە دڵی هەموو مسلمانان خۆشکە بە سەرکەوتنی مسلمانانی غەزەی و بیکاتە عودەش لۆ مسلمانانی غەزە ئینشاءالله عودە و گەڕانەوە بۆ عید لە عودێ ئینشاءالله گەڕانەوەی دەربە دەربووەکان ئینشاءالله لۆ شوێنی خۆیان و سەرکەوتنی یەکجارەشی و دەستێنانیان ڕیسوابوونی نەحەزانیان تایبەتی جوولەکەی مەڵەوە دەستخۆش بیا خۆ جەنابی مامۆستا نادر فەرموو جەژنە پیرۆزانی خۆت بگەینە بە مسلمانان. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. دەستخۆشی بۆ مامۆستا ئەحمەد و هەمیش پیرۆزبای لە جەنابت و لە مامۆستانی بەڕێز و ئەوستافە و لە بینەران و بیسەران و مسلمانانی هەموو جیهان و بە تایبەتی مسلمانانی کوردستانی خۆشەویستمان بە تایبەتی تر مسلمانانی شاری هەولێر و هەموو وڵات و بیلادی مسلمانان ئێمە جەژنیان پیرۆز دەکەین و تەمەنا دەکەین لە خۆی پەروەردگار داوا دەکەین ئینشاءالله کە ئەم جەژنە وەکو مامۆستای بەڕێز فەرمی بۆمان بێتە دوو جەژن هەم جەژن و خۆشی و شادی بێ دەربڕین هەم نەسرەت و سەرکەوتنی مسلمانانی مستەضعەف و چەساوە بێ خی گەورەوامان لێ بکات کە لەو ئاستەبین کە ئێمەش بتوانین بە شێوەیەکی شەرعی جێژنە بکەین و تعامل و هەرسوکەتمان لە ڕۆژەکانی جێژن بە شێوەی شەرعی بێ. دەستخۆش بی جەنابی مامۆستا بەڕێز دکتۆر عیماد جەژنە پیرۆزانی خۆت بگەین. السلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه ومن والاه. سپاس بۆ جەنابتان بۆ ئەو دەرفەتە خۆشحاڵم بۆی کە لە خزمەت مامۆستانی بەڕێزین خی گەورە بتان پارێزیەخوا. والله شاعر شعرێکی هەیە کە دەڵێ عيد بيت حال عدت عيد يعني جێژن بەهەر حاڵەکی بێەوە گەڕایەوە ڕازی نییە لە واقعی کە تێدایمەش بامان شەوە بەڕاستی هەمان شعورە ینی لە محەڵەیەکی تاریخی حساس داین بەڕاستی محەڵەیەکە ومەت لە زۆر شوێنە نەزیفە ئیتر کە نەزیفە بەڕاستی ئینسان هەز بەو شعورە یعنی خۆشەی ناکە لەو کاتانێک کە ئومەت لە فەرەحنایدا بی لە بەروێ مسلمانان وەکو یەک جەستەوان کاتێک کە جەستەیەک نخۆشە بە تەئکید تەئسیر لە جەستەکانی دیکەیەکە بەڵام داوا لە خۆی پەروەردگارەکەم ئەو جێژنە ببیتە ئەو جێژنەی کە مسلمانان یەکەم جەژنیان لە دوای سەرکەوتنی بەدر چکە یەکەم جێژنی قوربانی ئەوە بوو کە لە دوای جەژنی بەدرە لە ڕەمەزانی سەرکەوتنی بەدر بوو دوو مانگ پاشێنجی هەبوو جێژنی ڕەمەزان قوربانی بەسەردات ئینشاءڵڵا ئەو جێژنە داوا لە خۆی پەروەردگارەکەن ببیتە ئەو جێژنە ببیتە هەمان فەرەحنای ببیتە هەمان خۆشی لۆ وحدەتی مسلمانە لۆ وڵاتیمە لۆ تێپەڕبوونی ئومەتی ئیسلامی لەو ئەزمانەی کەوا ئێستا تێدایە کە ئەزمەی زۆر قوڵن داوا لە خۆی پەروەردگارەکەین خۆ یارمەتی دەری هەمولایەکی بی ئینشاءڵڵا جێژنی هەمولایەکی پیرۆز بێ لەسەر هەر حاڵەکی. دەستخۆش بیا خۆ مامۆستای بەڕێز مامۆستا عیماد چۆمانی سپاسی ئامادەبوون دەکەین بۆ هەم قورئان خوێندنەکە و هەم ڕەنگە تەکلیفی سرود و تەواشحی خۆشی شت لێ بکەین ئینشاءڵڵا لەو بەرنامەیەدا جەژنە پیرۆزەی خۆت بگەینی بە مسلمانان. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. جژنی قوربان لە هەموو مسلمانانی جیهان پیرۆز بێ خی پەروەردگار تاعات و عیبادەتی هەمولایەکمان قبول بکە ئینشاءالله و جژنی هەموو حاجیانی ماڵی خی پەروەردگار قبول بێ و تاعات و عیبادەتیان قبول بێ ئینشاءالله تعالى ئەو جژنە بێتە مای خێر و خۆشی و بەرەکەت لە بۆ مسلمانان و لە بۆ وڵات و نیشتیمانمان ئینشاءالله تعالى. ئامین ئینشاءالله دەستخۆش بیا خوا جەنابی مامۆستا مەلازرار ئەگە بێمە لای جەنابەت پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن جەژنی کردووە و پێشی ئەوەی کە چۆن جەژنی کردووە جەژن مانای چییە و حکومەکەی چییە ئەگەر بە کورتی ئاماژەیەکی پێ بکەیت. وڵی چۆن جەژنی ئەوە حەدیسێکی پێغەمبەری هەیە صلی الله عليه وسلم دەفەرمی من قسەمان لە سەنە دەکەین ێ بابێ هێزیش بی من ئەحیا سنەتی فقد أحبني. طبعا پێغەمبەر هەر بەخۆی زیندووە و سنەتەکەشی هەر زیندووە بەسمە بەستی وەیە ئەو سنەتانەی کە فەرامۆش کراینە هەر کەسێک ئەو سنەتەی زیندی بکاتەوە ئەو منی خۆش دەوێت ئەو پێغەمبەریش خۆش بێ لەگەڵەوە لە باش بەڕاستی ئەمە شەرم دەکەم جوابی ئەوەی بدەمەوە ئەو ینی لەسەر تەوەری ئەو حەدیسەی کە دەتوانم بڵێم ممکنە 100 ساڵی حەسێ بکەی نەک لە ناو خەڵکی عوام ینی لە چینی مەلای بترازێ پێێنن عوام و با فەیلسوفیشی تێدابی لە ناو مامۆستایانی ئاینی ئەوانەی مردینە ئەوانە ئێستا مەوجودن لەگەڵ ڕێزم لە هەمووان پێشی زەمی خۆم دەکەم 100 ساڵ بڕواناکەم مامۆستایەک لە مامۆستایانی ئاینی کوردستانی خۆمان علاقەم لە جێدیکەن با احتیمالە شتێ بێرین یەک لە سەتی ئەویش لەو سەتای پۆینتێک جەژنە چۆکی جەژنی پێغەمبەریان نەکردیە صلی الله علیه وسلم. چۆن ڕاستە لۆ چۆن
پێغەمبەری خوای جەژنی لە ناو مزگەوتی نەکردیە ئەمە ناڵێن نەیکردیە مشی نەزستان بووبی وەکو نێژ و خودبە وەکو نوێژی خودبە نەکردیە ماوەتە جەژن لەنی خۆشی پێغەمبەر جەژنەکانی کردە سەیران کاکە تو زستانە لە مزگەوتی دەکەی قەیدی ناکە کاکە هاوینە گەرمە قەیدی ناکە ئەو هەبوو بەهارە دێ ئەو هەموو وەرزی پاییزی مام ناوەندیە دەبا مامۆستایەک خەڵکی مزگەوتی خۆی خەڵکی ئی گوندەکان مامۆستا ئەو گوندانە هەمووی بەهار و خۆشی دەبا ڕۆژێک سونەتەکی پێغەمبەری ئەو مامۆستایەک لەو مامۆستایانە زیندی کردبابی کردبا سەیران وەک پێغەمبەری خوای كنا نؤمر داش اعتذر فرمان ما بيذكر اما همو دربسين حتى كان في خدرها الحيض حتى افرتي دستوري ما قالش ما مثلا ولا بادب يا مقصيده كم زمي خوم ده كم تفسر برجور ويا خوم عندك يتبلا براسي ما زجن ما زجنتي تسكا لانه صار ديواري دايا پیغمبر صلی الله علیه و سلم زجنی کیت سیران زجنی کیت خوشی بمندالوا بپیروا بگچکا بگورا بگنج بجن جن دستوري ما قال دابي هر هم وتشوين دري جزن يان كرديا بهر هواي شيء المزن وجزن بالنسبه جزن معناه كي شرعي او ديار او شعيره بيروزي كبريت لا نيجكي ولا خطبكي وانزام ددريو وتايبتي لا روجاني باوني جزني قرباني احكامي عاده ما احكامي قرباني شكركا ومسائل حج ودعاء وحاج كان ومعنى لغوية كشي إن شاء الله أويد جايني معنى لعودية مسلمان ظنيان باج بي جمانيان باج بأخوي جورك حديث أقول كده فرمي قال الله سبحانه وتعالى أنا عند ظن عبدي بي حديث بخاري مسلم وانية لكن أستي جماني باشي بندي خومم أما جماني باش رب العالمين دبين كإن شاء الله نكر أو جزنا ديان جزني دي كشمان بسر لعودية إن شاء الله بس داب جرته بخير وخوشي وبخوش من دابسينه كشكراني خواي بكين خواي جورة أو جزني بإما بخشوا ديان برادر وديان خصم كسمان احتمالا مع لواي كربي نجيج بتو أو جزني ونعمة تجزور جورة شكراني بكين لسروا إما يجاندو أو جزني بخو من دابسينه خيركم من طال عمره وحسن عمله. برخوا پاداش داتوا جناب مامۆستا ئاینی پیرۆزی ئیسلام دیارە جەژنەکانی کۆ کردەوە هەموو جەژنەکان هەموو بۆنە و یادەکان کردی بە دوو جەژن حکمت لەوەدا چییە کەوە دوو جەژن لە دوای دوو مناسبەی گەورە دێت و چۆن پێویستە ئێمە باوشی بۆ ئەو دوو جەژنە بکەینەوە و سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ئەو دوو جەژنەیان وەکو شەعیرە وەکو دروشم بەرز ڕاگرتووە. بارك الله. بۆ تأكيد بۆ قسەکانی مامۆستای بەڕێز پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم طبعا ئێمە اقتدا بە پێغەمبەر دەکەین شتەکان لەوی وەردەگرن لە هەموو شتەکان لە نوێش صلوا كما رأيتموني أصلي لە حەج خذوا عني مناسككم لە هەموو شتەکان وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم کە کۆچی کرد لە مەکە و بۆ مەدینە دوو ڕۆژیان هەبوو فەرمووی ما هذان اليومان زنان دەفەرمون یوم میهرەجان بووە لەگەر یوم نیروس بە فارسی ینی نوێ ڕۆژ ئێمە دەڵێین ڕۆژی نوێ ئەلیوم الجەدید میهرەجانیش ئەوە ئەو ڕۆژانە ئەو دوو ڕۆژە کۆ دەبوونەوە پێغەمبەر گوتیان كنا نلعب فيهما في الجاهلية وڵامی پێغەمبەریاندایەوە صلی الله عليه وسلم کە ئێمە لە سەردەمی نەفامی پێش هاتنی ئیسلام لە دوو ڕۆژە کۆ دەبووینەوە وەکو مامۆستا فەرمووی خۆشی و ئەو شتانەمان دەردەبڕی فەرمووی إن الله قد أبدلكما بهما خيرا منهما خوای گەورە جەل جەلالوه ئەو دوانەی بۆ گۆڕین بە باشتر لەوان فەرمووی عید الفطر و عید الأضحى عید الفطر ئەوەی جەنابەت ئاماژت پێ کرد شکاندن واتە ڕۆژی جەژنی ڕەمەزان حەقیشە مسلمان کە بە نەسەر نەفسی بەسەر شەیطانەکەی ئیستیجابەی خوا یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام کاتێک کە فەرزێکی جێبەجێ کردووە ئێمە ئیسلام جێژنەکانیشمان فەرقی لەگەڵ غەیری مسلمان ئێمە جێژمان عیبادەتە لە کاتێکدا جێژنی ڕەمەزان لە جێبەجێکردنی ڕوکنێکی گەورەی ئیسلام کە سەومە کە ڕۆژووە ئێستاش با بڵێن کە جێژنی قوربانە ئەویش لە کات و دوای جێبەجێکردنی ڕوکنێکی گەورەیە کە حەجە بۆیە ئەوەش حەقە مسلمان کە لە پاش ئەو ماندووبوونە وانە خۆشی دەرببڕێ کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە خوا بووی بەدڵکردن یعنی پێغەمبەری خوا بینای دانا صلی الله عليه وسلم لە ئیسلامدا ئەو دوو جێژنەمانەیە دەکرێوەکانی کە بڵین مناسباتە یا نیادەن یا نازەم چیە بەداخەوە کە ئێستا زۆر ئەوانە گرنجا زۆر پێ بدرێ کە هەندێکیان نە پەیوەندیان بە ئیسلامەوەیە نە پەیوەندیان بە قەوم و گەلی ئێمەوە هەیە گەلی کوردی خۆشەویست کە ئێمە تاریخمان هەیە مێژومان هەیە شتی زۆر چاکمان هەیە دەکرێت بڵین ئەوانی تر مناسبەیە یادە بەڵام وەکو ئیسلام وەکو ئەهلی ئیسلام هذا عیدنا ئەهل الئیسلام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم میلەتی ئیسلام ئەو دوو جێژنەیە کەواتە لە غەیری ئەو دوانە جێژن نییە حەقی خۆشمانە کە جێژنە بکەین
بەڵام جێژنی ئێمەش تەبعاً ئەویش هەر بە عیبادەتە کە ئیمامی عەلی فەرمووی خوا لێ ڕازی بێ من هەر ڕۆژێک بێ بەسەرمدا بێ ئەمری خوا نەکەم جێژنە عمەری کوڕی عەبدولعەزیز خوای گەورە لێ ڕازی بێ فەرمووی ليس العيد لمن لبس الجديد وإنما العيد لمن خاف يوم الوعيد کەواتە ئەوە شەروایە بەڵام معناوە نییە وەکو مامۆستا فەرمووی خۆشی دەرنەبڕین بۆ پێغەمبەر خەڵکی بردووەتە دەشتەوە دەرەوە حتا فەرمی ئەوانەی کە لە نەخۆشیشن ئامادە بن ئەوە بۆ ئەوەیە کە ئەوش ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب کەواتە ئێمە دەبێ ئاگدار بن ئێمە لە ئیسلامدا ئەو دوو جێژنەمان هەیە جێژنی ترمان نییە و گەورەشە هەردووچیان لە کاتی جێبەجێکردنی دوو ڕوکنی ئیسلامە کە مسلمانان حق خۆیەتی و تقریر و قراری پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ مسلمانان ئەو دوو ڕۆژەی کە جێژن بەڵێ خوا پاداشداتەوە جەنابی دکتۆر عیماد بە ئەو پرسیارە بکەم هەلو ئاتی جەنابی مامۆستا خوێندیەوە ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب ئەو شعائرە لە ژاوەژاوی ئەو دنیا و سەردەم و سەدەی 21دا لە جیهانی عەولەمە و جیهانگیریدا چۆن ئێمە وای شانازی پێ بکەین ئەو شعائرە ئەوها بەرز بکەینەوە وەکو مسلمانێک بتوانین دروست مشاعیرەکانی خوای پەروەردیگار بەرز ڕابگرین لە نێو هەموو بۆ نەو یاد و جەژنەکانی ترکەوە ئیدعای بۆ دەکرێت جەنابی مامۆستای لە ئەو نظامی کە ئێستا تحکم دە عالەمێ ئەکا نظامی سەرمایەداری فەلسفەیەک بەڕێوەی دەبا ئەو فەلسفەیە ئێستا لەسەر بنەمای پوچگەرایی بیناکرایە بێ بایخکردنی هەموو ئەو شتانەی کە بایخدارن بەختیار عەلی لە کتێبی ئایدۆلۆژیستە باسەکە بەوەی کەوا ڕۆشنگەری هات محاوەلەی کرد چار پایی گەورە لە نێو مجتەمەعی ئینسانیە بڕوخێنی یەک لەوانە ئینسانی بباتە دەرێ لە ضمنی قەبیلەی و لە ضمنی عائیلەی و یەکی دیکە لەو بابەتانە ئەو بابەتە کلتوریانەی کە و ناوی ئەبا ئەو مۆزوعی کەوا ئینسان مێشتی قوفڵ درا دەرێ ئازادکردنی ئینسانە لە مێشتی ئینسان لە پایەداربوون و زاڵبوونی قاعیدەی حەلال و حەرامیەت یعنی بە کورتی مختصری دەیەوێت ئینسانە چی دیکە دروست بکە کە فەلسەفە چی دیکە تحکم دەو ئینسانی بکە لە جیاتی ئەوەی کەوا احتمام بەجانە بە عەقڵیەتەکەی بدرێ احتمام بەجانە بە شەهوەتەکەی درێ جایەک لەو ئیشانێک کە ئیشی لەسەر ئەکەن بێبایخکردنی ئەو دروشمانەیە کەوا ئیسلام لە بۆی هاتیە بە هەموو نەوعەکانیەوە ئێستا تەماشاکەی ئوستاز مامۆستایان لەمە بەتەمەنترن جاران سوبحان الله ئەو شەوەی کەوا دەیانگوت جێژنە مامۆستا ئینسان گچکە بوو کاتێک کورتە کوشتوارێک دەکردن بەو خوای دەقەتە ژماردن خەریک بوو لە خۆشا بفڕی کەنجی جێژن دادێ بگە بەس بگەیە جێژنێ خۆگەر بچوو بایەمارە چ چکولێتەکەت بهی نابایە ئەوەی کە ئێستا مەتەلە لە دهۆچێمایە نمونەی ئەو پاشماوەیە مامۆستا کە ئێستا خەڵکە کۆمەڵە زەلامەک علاگەی دەستێگرن و خۆلەوانەی کەس پێویستی بە چکولێتان نەبی بەڵام دەربڕینی ئەو تەعبیرە خۆشیە هەستکردن بەو لەزەتەی کەوا لەزەتی بەیەکەوە ژیان کۆچی جەنابی مامۆستای گوتی ئەگەر بیت عید لە عەودەی بی عەودە و ئیجتیماعە معنای ئیجتیماعی تێدایە معنای کۆبوونەوەی تێدایە بە معنای بەیەکتر گەیشتنی تێدایە یعنی فەلسفەی ئیسلامەتی لە تێڕوانین لە تەعاملی لەگەڵ تاکات جیاوازە لە ئیسلامەتی تەماشای تاچەکە وەکو بەشێک لە ناو کۆمەلگای وەکو بەشێک لە جەماعەت وەکو بەشێکی ئەکتیڤ حتا ئەگەر بێت و دوو مەسلحەتە بن مەسلحەتی تاچی دەگە مەسلحەتی جەماعەتی تێک دیکە بگیرێن مەسلحەتی تاچی بە قوربانی مەسلحەتی جەماعەت یەکرێ بەڵام لە فەلسفەی ئێستا وانییە لە فەلسفەی ئێستا دەیەوێت تاک لە دەرەوەی ئەو بابەتانە بژی تاک بەقەدەر حەزەکانی خۆی بژی بە دوای حەزەکانی خۆی بکەوی ئەوەی کە حەزی لێیە ئەوی بکە ئەمە بەڕاستی مامۆستا ئێستا کە شتەکان تامیان نەماینە و مەزانە بە ئاسانی ئەو بابەتە لەدایک بووە ئینسان مەشغوڵ کرایە ئینسان بەنەوعی لە لاوەعی ولا شعوری بە سەدان و بە هەزاران بەرنامە کراینە کتێب نووسراینە بە سەدان پیج هەنە هەزاران پیج هەنە ئەو فەلسفەی بڵاوە کاتۆ بۆی کە کاکەەوەی معنای چێ و کوڕە کاکە وەختی نووسنێ و پارەی لۆ سەرفەکەی و کابرلۆ پارەی بە توش بداتن و وەڵا کاکەوە چ معنای کابرلۆ لە ماڵا خۆدانانیش و ئاخر باشە چ معقولە من لێرە بچمە دیانە سەردانی دایکا خۆ بکەم و سەردانی بابی خۆ بکەم لە کاتەچی لە ناو مجتەمەعی غەربیە کە ئەو فەلسفەیە تەحکومی تێدا ئەکات تەماشا ئەکەیت جێژنی کریسمسیان جێژنی مەتەلەن لە دایکبوونی سەیدنا عیسایان جێژنی قیامەیان جێژنی نازانم لە ناو جووا تەماشاکە ئەو هەموو جێژنانەی کە هەنا
العطلەیە احتیمامی پێدا ئەدرێت جێژنی سەری ساڵیان تەماشای بکە حتا محاوەلەیان کردە ببیتە فەلسفەیەکی عالەمی کابرا لەو سەری مەنطقەی سوورسیاتی و خۆشناوەتی و باڵەکایەتیە لە پێش دەرکە ماڵاخۆ ئەوەی داانێ دارسنۆبەرەی دانێ لۆ مندارە خۆ جلچێ بابە نوێڵی کڕینە ئەوە تحکمی سەقافەی غالبە لۆ خاتری ئەوەی ئەتوو ئەو شعار و دروشمانەی کە ئەتوو هەیت تۆکو دین لەبیر ببردرێن و لۆی بەڕاستی ئەرچی هەموو لایەکێک کە مادەم خۆ بە موسڵمان ئەزانی ئەبێ محاولە بکە دەورێکی فعال و هەروە حزورێکی ئەکتیڤی هەبی لە بۆ زیندیکردنەوەی ئەو بابەتانە و هەروە ڕاگررتنی ئەو دروشمانە بە پیرۆزی چکە دوو خێری ئەگەنێ خێری یەکەمین زیندیکردنەوەی ئەو دروشمانە خێری دووەمینیش پەروەردەکردنی جیلێک لەسەر شانازیکردن بەو ناسنامە و هەویەیە کە پێغەمبەری خوای صلی الله تعالی علیه وسلم پێی بەخشی دەست خۆش بیاخوا سەلامت بیاخوا دێنی لای مامۆستا عیماد با سرودێکمان پێشکەش بکات دوای دێمەوە لای پرسیارەکان سرودێکی خۆش و چۆن دەڵێ جەژنانەییمان پێشکەش بکەم مامۆستا. سەرەمپا ئەم دڵم عەشق و ئەوینە سەرەمپا ئەم دڵم عەشق و ئەوینە لە بۆ دیداری سالاری مەدینە لە بۆ دیداری سارداری مەدینە تخوى بادي سبابير هوالي تخوى بادي سبابير هوالي لبو غامقين ضلي أشوف حالي لبو غامقين ضلي أشوف حالي سەرەمپا ئەم دڵم عەشق و ئەوینە سەرەمپا ئەم دڵم عەشق و ئەوینە لە بۆ دیداری سالاری مەدینە لە بۆ دیداری سارداری مەدینە كبلكو زامنا سورم دواكا كبلكو زامنا سورم دواكا لمالي حالنا جورم نهاكا درختي عمري باختم تاوريا نخوش و درد دارونیش تجزیه نخوش و درد دارونیش تجزیه سەرەمپا ئەم دڵم عەشق و ئەوینە سەرەمپا ئەم دڵم عەشق و ئەوینە لبو دیداری سالاری مدینە لبو دیداری سارداری مدینە مەگەر ئاوی حەیاتی دیتنی ئاو لە دڵا بە هەناسای زوڵمەتی شاو بأواتم شوي بيت أوينم بدي بيت زمالي أو ببينم بدي بيت زمالي أو ببينم سەرەمپا ئەم دڵم عەشق و ئەوینە سەرەمپا ئەم دڵم عەشق و ئەوینە لە بۆ دیداری سالاری مەدینە لە بۆ دیداری سارداری مەدینە. دەست خۆش بیاخوا بەڕێزان و خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین دواتر دێمەوە خزمەتتان.
دووبارە سەلام و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لەسەر بێت بەڕێزان و خۆشەویستان لەو بەرنامە تایبەتەدا لەسەر جەژنی قوربانی پیرۆز لەگەڵ کۆمەڵێک مامۆستای بەڕێز لەو بەرنمەیەدا باز لە جەژنی قوربانی پیرۆز دەکەین. جەناب مامۆستا مەلازرار باز لە پێغەمبەری خوامان کرد صلی الله علیه وسلم چۆن جەژنی کردیەوە خەڵکی بردیتە دەر و تەنانەت باسی نەخۆش و خەڵکانی تریشی کردووە کەوا بێن ئەگەر نەتوانن نوێژیش ئەنجام بدەن لەبەر هەر هۆی و عزرێک بێتن بەڵام بێن لە دەرەوەی مزگەوتەکان نوێژ بکەن. بەڵام گفتوگۆی جەژنانەی پێغەمبەر و سەحابەکان چۆن دەڵێ قسەی خۆش و نەستەقی دڵخۆشی دەربڕینیان سرود و مەقام گۆتنیان یاری و گەمەکردنیان بە چ شێوازێک بۆ ئەگەر لە سیرەی پێغەمبەری داهاتبێ صلی الله عليه وسلم. صلى الله عليه وسلم بنسبة زانان لباري تهنئة أو بيروزباي تقبل الله منا ومنكم أوانيان يعني بجوري عرفي منطقي وهر تعبير شي درب بري بيروزباي دبكي أوان بيدرستا بعملي أويك بيغمبر صلى الله عليه وسلم كربيتي كأما براستي ممكن أمي ما مستانا ما كربيتي هم زمي خوم دكم ديسان طبعا بيغمبري خواي صلى الله عليه وسلم دلي دستو مالي دا عائشة دجيرتو حديثك صحيحة دو زارية دكتور قوراني دلين هذا فقه إسلامي دلي قوراني قلتن الغناء اللعب والغناء والزفن زفن هالبرينا أو هذا دري زانان متفق يقدنقن لروجاني ججني درسته جما البرين قوراني برام قوراني زوابتي خوي هي شي بروفيسي دلي كتشو جوري بيغمبري خوي دكتور بس ما مستاهل البرين تي كلامني يعني البرين كلامنا البرين تي كلام رجب لكو أمن شرميدا كان باسي أورش كان برغزي بلام دبي واقعك أو هاي باز بكري دلي كهاتو جوري دو زاري قورانيان دقوت إي أنصاري بعاسة يعني سيا قورانيوان بيغمبر لسه زي خوي راكشة روي خوي ورجيرا جار أبو بكر دخل أبو بكر فانتهرني تيخرم أميزمارة الشيطاني ببيت النبي زرنا الشيطاني لماري بيغمبر اللي دادري دلي بيغمبر لو روج سوا أقبل عليه رسول الله دلي بيغمبر لو روج بيقولي دعهما يا أبو بكر دعهما ليه أنقري فإن لكل قوم عيدا همو نتوك ججني خويا أو ججني ميم جار استشكال لحديث الرجل ديخن كبيغمبري خوي صلى الله عليه وسلم جارا لأنه مزجوج بيغمبري عندك نهار زكارة كان داري زفني عندك بناوي زفني دنيا هذا بارين شر الشير وأواني عندك هذا اللي تناقي خوم لسملي بيغمبر دار بيدر بيتخوش تماشاكي أباكي أو راجتيا تناقي زيريني داي برز ما لسا ملي شاني بيغمبري دانا صلى الله عليه وسلم يعني رمتي لك رمتي دانا تناقي لسير دانا دلي حتى بخوم مللتو حتى بخوم بيزاربوم بيغمبر خوي نكبر الوتشا تواو نبوي دبسا ما عندي بوم عليه حتى بخوم لا نكتم بيغمبري خوي او نبو اول جيزاني بيغمبري بو زاوي ديك شركه تعبيره خوي هو مثلا جزانن بهر تعبيره در مبري مهم عملي اتوتسدكي جزنانه امن دباتي قصيبكي براستي خوشترين جزنانه او جزنانه يوم من دالكان من دالان خوش يعني تعزي ولا بني خم خفتي ولا بني دالكان بدل اتو دل خوش بدل جزنانه خلصي بكي بعملي جزنانه اللي بكي بتايبتي لمن دالكان إن للجنة بابا يقال له باب الفرح قسمان دي سنة ذكينيا سكا حديث سائف من يسبينا كين براسي معتلب ما مستحيل لا يدخل منه إلا من فرح الصبيان يعني براستي أتو بتايبتي أواني توانان هي مثلا خشكتي بلايتي راسم شيني خيري ورنقلي عزة نفسي بلان بناوي جزنانا يعني ترى دلكتي لو ذكري بابا دوسي ورقي جنا بارس أوتي ظرفتي دني بناوي جزناني جدية يا بناوي كاك نادي جورا كان بدا من دالكان والله داخلي من دالكان ما مستان وحكمي بناو من ما مستاينا والله ذاك باب لوقت تنقاي اسواديان لكديا والله لو خاني اسواديان لكديا والله لو عمليات اسواديان لكديا والله او من دالا من دالي جزناني جدي بقران بقوري وبيرديت اتو لبيرناكاتن زاد جزنانا من دلهم كاك اي بيغمبري ديغري اي بيغمبري او هاي كردي بعملي لقى خانوادي خوي بخوشي اماش لقى من دالكان دلي من دالان ودلي خانوادي خوش كينو بعملي جزنانا ديك بكين نكر بخصه لسردمي بڵێن فەقەیەتی منداڵی یان لە سەردەمی گەنجولاوێتی جەنابەت قسەی خۆشت لەبیر ماوە لە جەژنانەدا والله ئەمە دیسم لەبیر نەما بەس شتێکی بابم بەبیر مایە جەژنانەی کە تێکدایە ئەزار ڕەحمەت لە بابم بی بابم لە شێستەکان تا 65 وەبزان 5 ساڵ و نیوی لە ئاکۆیان بووە لەوێ ناوسەشی پارتی لێ بووە لە ئاکۆیان دیارە جەژنی زەنجەم قوربان بووە یان ئی ڕەمەزانی بووە
عزی بێڕۆخ لەوێ بووە دەجێراوە بابم خەڵکی گوندیش ئێستاوە پیرەکان ماینە بە بیریان مایە ئەمری دەرکرد ئەو ناوچە عزی بێڕۆخ ئەمری دەرکرد ئەمری هیناکە مامۆستای بابم هینابووە من لە وەختی گچکە بوو کە سوێنە جێژنەیە طبعا بابیش بەبرەوەی مەلایە دەبی صوم لرؤية رمضان ويجي كاس عادي حزية وكاتي وسائل دابا بديت با أمش قول أمناك مجازا بس بخلك كيدلين بابم قول أمناك مجازا كمان جانا ديدبو قلت بس بخلك كيدلين والله بخلك كي قلت بخلك كيدلين باب كنا جزنو نيجي جزن شان دو بس أم بخوم ناك مجازا لبرو إن نمديت يا بتساوي ولي نمديت يو بس بخلك كيدلين في شش ردين سبي كزاني بيا ماموسا سبيني نيجي سبيني بخلك كي قدبو في شش ردين سبي سونا ناوتسي كن أو حازي بيروخوي ودبيان حازي بيروخ باخواي ما مستاج مكاتي جيشنا أما ناكيني أو زار باين دابا قلت أنا باخواي ما مستاج مكاتي أما ناكيني والله وشي زاني خلك كتنقابو أو زار سيسانا فريد كينار وكم ما مستا ما كان جيشنا روج جوايب كان جيشنا دا وشي ما مستا قلتي وراسي تحكمات زاري وايل جيشنا كانوا يعني مثلا تحكمتي داب كانوا دروش مكاي بقولنو بله خوب حدا خوشیم ببیدا يعني دست خوش بیا رب ما مستيبرس زناي ما مستنادر جنابت لكوملغي كردواري لقصن نستقكان لكساني بتمان ولا كسي عاقل جيري ديندار وجنابت لمجلس كان يعني تون دلي زجنانه تون كراوه او دل خوشي در برينا او قصا راستو حقانا او النكته راستاني كواباز دكريتن تسيد جناب لا دولة بيرة واشتك من بباس بكي والله ما أحمد بخوي أو يخيم على الثمانية خمان ببيرمان دي ججن وكما وسعيمات فرميتها مش كي هبو وكاتي مثلا بون مناسب بينان خلقك هم يشتو شي وناني دبر ده مزجود يعني لمزجود نانا كان دخور أما كلتوريك ونريتك بو حتى جاري وأخواتنا كشان زور خاتشي بوا يخوارني بسيطي جوا والله هم يبيكوا ده أخوار يعني لما زقوت ولا مالي خوا ما تدوس سيش الدقيني كما ويكا جيجنا كان لمالي خوا ذاك النوجا كان ذاك النذروج دوم تعاون ويارمتيا بيكوا زاري وهبو كسي غريب هبو كسي بانجي ذاك دلاي خوي نامشي وكلا جويد اخوان يعني كسي فقير وهجار بديانجو او نابي شتي بيني لقال ايما كسي ذكر عايدي خوي او هابو دواي كجيجنا عندك هلا مزقوت نريتيش كوبو مثلا خالج كوبو كاوا يعني شتێکی ڕۆحێکی تەعاونی دروست دەکات یعنی هەز دەکات بەوەی کە ئێمە خۆشیمان بەیەکەوە یا مەسەلەن لە گوندەکان وەت خۆی هەرەوەسە بووە نەبوو کە هەرەوەز ئەویش هەمووی پێکەوە دەیان کرد کە ئەمە هەر لە ئیسلامدا بەخۆی شتێکی زۆر گەورەیە زادووە ئەوە دەگەڕان ماوە ساحمان مەسەلە ئێستا کە کاری لەسەر کراوە بۆی بەڕاستی ئەو شتا کەم بکرێتەوە یعنی جەژن لەبەرەوەی شەعیرەیەکی ئیسلامە زۆر جار دەڵێندەی دێ کاکە یعنی ئێستاما هەست پێ دەکەین منۆک و خۆم دەبینم کە ئەو گەرم و گوڕێ نەماوە یعنی زاری وایە تەلەفۆنێکت بۆ دەکات جێژنە لێ پیرۆز دەکات خزمێت یان سیلە ڕەحم ناکە یان مەسەلا ناستەلای ئەوەی قەدیم هەبوو بەڕاستی ژانێکی خاچی بوو بەڵام ئەوەیەکی بەهێز هەبوو تەعاونێکی بەهێز هەبوو و جێژنەشیان زۆر خۆش و بەسیط بوو بەڵام ڕۆحێک و شتێکی تایبەتی هەبوو جا ئەوە کە وەکو جەنابی ماوەسانی ئاماژیان پێکرد کاری بۆ کراوە مثلا هەموو مناسباتە ڕۆژی ئێمە پێمان خۆشە هەر کەسێک ڕێزی لێ بژێ ڕۆژی کرێکار هەیە جێژنی کرێکە بەسکووە ساوا بزەم ئەمڕۆ ئەگەر لە بیرتان بێ من ئەوەکەم خوێندەوە دەڵێ ئەمڕۆ ڕۆژی فەلافیلە یعنی وەنە بێ نرخکردنی بابەتەکانە فعلا یعنی ئەتوو بۆ ڕۆژی کرێکار هەیە مە ڕێزمان بۆ کرێکارە خۆ کەس یەک سەرکردەی عالم وەکو پێغەمبەر نەبوو دەستی کرێکار ماچکە و دەستە خوا و پێغەمبەر خۆش دەوێ ئی معازی مامۆستا گوتی حەقمان لەسەر سەنەدەکەینێ بەڵام سەنەدەکەش هەر ئەوە هەر قسێکی لەتیفە هەیە بەڵێ مامۆستا فەرموو مامۆستا عەبدولخاڵقی خۆمان برایکی خۆمان زۆر جا قسەی خۆش دەکات وەخت خۆی لە وتاری هات بۆ خوارەی گەنجی گوتی مامۆستا ئەوت بۆ ئەوەندە حەدیثی زەعیف باز دەکەی گوتی وەڵا خەڵکە ئیمانی زەعیفە بۆ ئێمەش حەدیث زەعیف حەدیثی زەعیف نەبی تەسیریان تێ ناکات ئەزا مەبەست ئەوەیە یعنی ئەوەی مامۆستاش فەرمی کاری لەسەر کراوە ئێمە چ بکەین هەوڵ بدەین ئەوە بجێڕینەوە يعني ئەگەر مامۆستایەک بتوانین لەگەڕەکەی لەگەڵ خەکەکەی بگەڕین ماڵ بە ماڵ وەنیە زۆر کەس دەڵێ مامۆستا کوڕە وەڵا ئەمن شیوکردن مامۆستا ئەحمەد یعنی کابرا شیوی تایبەتی دەکا وەنیە ئەو چێشتا ئێستا دەڵێ وەڵام من سبەینە هەریز ناکەم تا نیوەڕۆیە کاکە ئەتۆ سبەینێ دێەوە ئەو ڕۆژ لەگە ڕۆژەکانی تر جیاوازە سبەینێ گۆشت و نان و حەزر شت هەیە ئەوە جیاوازی نییە یعنی ئەوە خەریکە نەمێنێ یان دەڵێ کاکە لە خەڵکی بگەڕن با بخێ با بەخەوەتیە تا 12 تا 11 نەمەستە ماڵن کاکە بۆ نەسیە ماڵان
بۆ سەردان نەکە یعنی بەڕاستی کۆمەڵشتی لێکراوە لەگەڵ ئەوەی گرنگجی بایەغدان بە مناسبەکانی کە زۆر دەدرێت وەکو مامۆستا فەرمووی ئیسەری ساڵ وەنیە چی بۆ دەکرێت یعنی وایان کردووە حتا منداڵەکانمان کاریگەری لە سەریان بووە بەڵام ئەگەر ئێمە بمانەوێ بەڕاستی دەبێ وەکو مامۆستا فەرمی هەم خۆشەکە دەربڕین هەم ئەم شتە کەلتورە جوانی باو و باپیرانیشمان لەبەرەوەی باو باپیرانی ئێمە زۆربەی شتەکانیان لە ئاەتیان لە حەدیث وەرگرتووە کە ئەم ڕوحی تەعاون و یارمەتیدان و سەردانی یەکتر و کە بەڕاستی فەرمایشتی پێغەمبەریشمان هەیە صلی الله علیه وسلم ئەوەی کە ئەگەر دەیەوێت خوای گەورە تەمەنی درێژ بکا و خێر و ڕزقی ئەوە ڕەحم بگەینی یان ئینەما تونسەڕون و تورزەقون بضعفائکم کەواتە دەبێت ئێمە هەوڵ بدەین وەکو قسەیەکێ دەڵێ ما دمره الأشرار يعمره الأخيار إن شاء الله ئەوەی کە با بڵێن ئەوانی کە دەیانەوێت ئەو شتانە نەهێڵن دەبێت ئێمە هەوڵ بدەین تەعزیمی ئەو شەعایرە بکەین و بە خەڵکی هان بدەین و بە خۆمان پێشەنگ بین بۆ ئەوی کە خەڵک زیاتر پاداشتات یا ڕەبی دوو دقەی لە ئیمام عمادی خۆم بە ئیمام شتەکەم وەبرێت مامۆستا عەلادین سوزادی هزار ڕەحمەتی لێبی هەردووکمان لەگە مامۆستا عمادی فەقیه با بدوین خاترت خزمەتکاری گۆمە مامۆستا عەلادین سوزادی کتابە کوردەواری کوردەواریەکەی بابەتە چی جەژنانە دەوێت دەڵێ ستا لاپەڕەیە دەڵێ چەند ڕۆژ پێشی خاتونەکان و خۆ قسەمان لەوەی نیە دەڵێ ئەگە کابرا لە هەر جێکی هەبایە دەبا لەو ڕۆژی جەژن هەر هات باوە ماڵی نابە لە غەریباتی بە وی مامۆستا باسی کرد لۆ جلک درێنی دەڵێ منداڵەکان خۆشیان بوو لۆ جەژنێ هەتا داکەکان ژنەکان چەند ڕۆژ پێشی جەژنێ جل کوشتیان دەدروی زەلە ئیمامۆستایی ئەوەی دەڵێ ئەگە قەرزی 12 ئیمامیشی بکرد دەبات چێشتە جەژنی هەر حەزر کرد قەرزی 12 ئیمامی بکرد زانزە ئەوزارەوەی دەچینە ڕەحمەتی لێبی قەرزی 12 ئیمامی کرد دەبات چەشتە جەژنی هەرە بە دەری ئافرەتە بوو بەس پیاوی لە مزگەوتێ بوو دوو مەجمەی دەنار دوو سینی دەنار نەبادا خەڵکەشکێ لێبی دەری یەک بەس پیاوەکەشی لێ بوو دوو سینی دەنار لەو مزگەوتێ ئەوە جەژن مامۆستا ئەوە جەژن ینی دەتوانم ئەوەش بڵێم ینی ئافرەتانیش دەوریان هەبووە لە بەرز ڕاگررتنی دروشمەکانی ئیسلام بە تایبەتی جەژنەکان کۆڵەگەی مامۆستا کۆڵەگە کارژنە ئەگەر ژن نەبی پیاوچیان پێکرێ مامۆستا چەشە جەژن پیاوچی پێکرێ جیپەی پێرێن هیچ لەتیفە هەیە لە تاریخ پێخاوی نەکرێت مسلمانان ئەگە نەبی بە پیاوچی پێکرێ کابرای نەڵێ بڵێ ئەگەر ژن نەبێت پیاوە عەمریان نەمێنێت ئەوهای دەگوتنای مامۆستا پیاکە بوو ماشڵڵا ئەگەر ژن نەبێت پیاو عەمری نەمێنێت پیاو بەچ باشە سپاسان دەکەم بەڕێز دکتۆر عیماد جەنابەت خوای گەورە تەمەنت پڕ خێر و بەرەکەت بکە پێم وایە هەر لە گچکەیەوە هەر لە فەقێهاتی دابووی تا دوایش سبحان الله بووی بە مامۆستا ئێستا فەقێت زۆرن جەژنانەی هەم فەقێهاتی خۆت و هەم فەقێیەکانی ئێستات ینی چۆنی لێ دەخینەوە والله حاجی مامۆستا طبعا وچ جەنابی مامۆستا ئیشارە پێدا گۆڕانکاری هەنە بە طەبیعەتی حەل گۆڕانکاری سونەتی حەیاتە بەڵام خۆ دەکرێ جەوهەری شتەکان پارێزگاریان لێ بکرێ باوەسائیلەکان بگۆڕن يعني خۆ ناکرێت تو برێ وڵای کاکە دەبی ژیانی ئەلعانە وچ ژیانی قەدیمبی لەبەرەوەی ممکنە هەندێک شتەوی لەسەر دەبی پێشتا ممکن بۆ لە ئێستا ممکن نەبی ئەوەی کە گرینگە مهمە ئەوەیە مەکوو محاولە بکەین فەلسفەی جێژن لە ئومەتی لەناو ئومەتی ئیسلامیە معنایەکی دیکە وەک مەغزایەکی دیکە وەر مەغزایەکی قورئانی وەربگری مەغزایەکی پێغەمبەرانە وەربگری عەلەیهی سەڵات وسەلام چۆن دەتوانین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جلکی تایبەتی هەبوونە لە ژنی بەشرینە پێغەمبەری خوا صلی الله تعالی بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆنی تایبەتی هەبووە لە خۆی دانە لە جێژنە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه و سلم چوویتە دەرە لەگەڵ جەماعەتی جێژنانەی کردینە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه و سلم زنای مامۆستای ئەوەی کرد فەرەحنایی و دڵخۆشی و گەیشتنی یەکدیکە معانقە و مصافحە ئەو بابەتانەیان هەبووینە ئەگەر بێت و ئەمە بتوانێت چونکە بەڕاستی مامۆستا ئێستا تەماشێکە مستەشریقێکی نەمساویە دەرێت سێ شت هەنا لە دنیاە سێ مەشاکیلی گەورە هەنا تاکە دینێک کە بتوانانی تاکە فکرەیە کە بتوانانی بەسەریاندا زاڵ بی ئیسلام مەجای هەندێک تێدا نییە یەکەمینیان مەسئلەی پاراستنی ئوسرەی دووەمینمان مەسئلەی مخدرات سێمینیان مەسئلەی عنصوری عنصریەت دەرێ هیچ فکرەیەک ناتوانانی لە دنیای هیچ دینێک ناتوانانی فەلسفەیەکی بداتە ئینسانی پەروەردە بکە پارێزگاری لەو سەیانە بکە جگە لە ئیسلام نەبێت مامۆستا بۆ نمونە بیلال ئێستا ئێمە پێ دەڵێن سەیدونا بیلال
سيدنا بلال ونبوه. لكاتك سبحان كنت تماشا كعبد لسدي يقبوك بيستوية كما كسيتش. جورج فرويد مثلا جورج فرويد بو لا مثلا او غريب بس تسمعني كشرطي امريكي كشتي بس انا لبروي كابراي رش بيستا استاذ ام بياما بابتساهم عالمه اوي كيس تمام صار هل بجد دونالد ترامب وسركوتن يميني متشدد ولو بابتاني كيس انا مثلا لنا تنياهو يتاوك ودقاتا مودي هندي هم اوانا فلسفيك ديوي انساني برو بوزغراي ببا ديوي انساني لقيمي بلا بها بالا كان كدينا كان هاتين ترخيصي ام صفه جوانان اكن لمحبه لخوشويستي لبيك وجيان لقبول كردني كسي برامبر لمساله سعادات لمساله بخشين لمساله دس دريش كردني يارمتي دس دريج يارمتي جيجن لاسلامتي يك لفلسفه كاني اويا انسان تاك ببيت بشكل ناو كومالجاي تاك بتواني بشك بي لو كومالجاي كأسود بيك وأسود يدرس نكتنا إنسان شيء أناني بلسر أناني تابجي لما وصلت مع شاكي إسلام مثلا أما وكم مسلمان الحمد لله هستي بيكين بلا مستخريكا او فلسفه دتنا مجتمعي ما لبري بالرسمي شيء لسركري بجدي شيء لسركري او شتانه بها بكري نقرنا ما مصا لاخوي بزياده ويست تماشاكي لنا ما باي اون دي ما ججنا كان وكو خوي بري ودت سنه ججنا انا الحمد لله التصور بك ما مصا اما الروجيه كم ليره اللي ججنا لو شو نيك لي دانشتينا يعني الحمد لله لسبيني هتاوكو ايواري ممكن استقبالي بصدان نفري بكين ما مصا يعني خوي قورت جزاي خير يا مداتو فضل قوري وانا همش الحمد لله بو بري ندل خوشيه الى استقبال بو اتوناتي خلق استقبالت بكاله ما وصل اول شيء باش روج دوم وسيم لو دياري كرياتي ناو خدماتي ناو برادراتي ناو دوستا الحمد لله بس زمان مستواك خوشيد ما مستواك لهوليري وتاري دابو باش داي ناس ما مستواكي عين او حديثه ما مستوى الزراري باس كردبو هي حضرتي عايشه قلت بي كاك بيغمبر صلى الله عليه وسلم خوشي در بريار رزي لجنا خو قرتيا قلت بي حضرتي عائشه لسبي لي خدانايا وصفتك حضرتي عائشه لروي وزنوا افرتي ضعيفه بوا وبيغمبر صلى الله عليه وسلم دل خوشي كردي هتاوك او مبارزه ببيني كابراش بزماني صوتاي اتيتو ماري در ولا ما مصلحه رباسي او كرت والله شويلي انا بيت مشكله كابرا وارد خزانه كي وارد كابرا در بو خويا اتوش او سنه بيغمبر تطبيق كده من لسبي لي خدابني هناك زخم جمهوري صوتو بيش كيلو بوا تلفون له ما مصلحه كابرا وارد ما مصلحه رحمه اخوات العيلو ما مصلحه كوتاري ده در ما مصلحه والله يتوش موضوع جوابي ما خزانه مصطو بيش كيلو والله ما مصلحه من المشي قسم باخوي والله بهم هالناس تمام بزانم هاي مهمة إنسان لجيجنا وهذا خزانة خذ الخوش بكانت زار ما مصطفى تارك جدي كيلو أدا أملا وسومريا ملابهم زناب ما مصطفى تشريف يعني ناب روش الجوريان كنا قبل ما مصطفى جوريان يادي بخير زي باش بإن شاء الله روش اللي دركان ده كابراك دون فرم ما مصطفى قلت السلام عليكم وعليكم السلام ورحمة الله قلت ما مصطفى والله جوانا جاك ما نكريه ليرة جوانا جاك ساري نابي ضرة اگر بيتو او جوانا جاي ليرة بقوتي زلاما بكوجينوا ليرة بكوجينوا بتسين جوشتي لها وليرة توزيع بكين قرباني وباكوي عنا همش هلا الري ملاطفه وخوشي وانا قلت مري والله بس بشرت شي ده بيسرشت جوانا جاي له ماري ملايبين باشا والله كبروتي باش ما وصل روش شنو بريم كردن تقريبا ما وصل ساعات تشي بيت ولا دركان ده تماشا كمرتك زلامك هريك جوي جوانا جاي سرش جوانا جاي انقرتيا هيك او جوي قرتي شو جوي قرتي فر ما وصل با قربانك وببكي قلت بابا والله امن بالري ملاطفهم قلت يعني او سرت جوانا جاي بروم بنو قلت انا باخذ ما وصل ناي بينه والله سرت جوانا جاي بتزهشت انه قربانك ساعات تشي بيتو تلفونه شي دي كاد قلت ما مصا باشي جنابه فلان ملاي قلت مبري قلت امن مديري سيطري عن كاويما جماعتك هاتي كلش شانوي بسرك باشا اول دني سرك لما رملايا كلش ديري اما او تشيا او مرداره او شتيتيانو قلت مكاكا والله تشيروك كم دو جراو قلت بسلاتك قلت ما مصلا ما دام سرك جوانك هاي ابويتي باذن انا دم زمان سلكنما الحمد لله يعني جيجن بملاطفتي بريا بخوشيتي بريا ببيكنينتي بريا ما مصلا استا سبحان الله لبروي خلق الاسلام تدور ما مصلا لبروي بفلسفات وبفلسفيات وبنظريات دي كم راضي بوا معجبه بي استا او خوش شوي پروردگار لي استيتو بخوا او خوشي هسبناكين حتى وكون نقرنو سر بازي پیغمبر صلى الله تعالى وسلم نقرنو سر محبه اسلام ومسلم دست خوش بیا خوای کاک ملا عمادی لێ دەگەڕێم باچتە چ خۆشمان لۆ حاضر بکە دێمە لای جەنابی مامۆستای جەنابی مامۆستا ئێمە لە جەژنی قوربان قسان دەکەین ئایا قوربانی چیمان پێ دەڵێت و ئایا قوربانی دەکرێت وەکو بابە گەورەمان ئیبراهیم سەلامی خۆی لەسەر بێت
قوربانیەکانمان لەوەی ئێستا گەورەتربی کە ئاژەڵ و حیوانە یاخود ئەو قوربانی کەوە خۆی پەروەردیگار کردیە سنەتێک و ئومەتی ئیسلام ئێستا کە شعیرەیەک لەو شعیرانە بە بەرزی ڕادەگرێت و ئەگەر نمونەی قوربانیدان و تەسحیەی خەڵکی مسلمان بەگشتی و بە تایبەتی خەڵکی غەزەش بینینەوە ناوێت جەنابەت چۆنی لێ حاڵی دەبی لە قوربانیکردن. والله قوربانی بەخۆی ماشەڵڵا شاعیرێکی پیرۆزە هەر بەخۆی ئەمە لە ڕۆژانە لە نوێژی دەن ئینە سەڵاتی وەنوسوکی وەنوسوکی یعنی چی؟ وەنوسوکی زانایانی بەڕێز ناڵین هەردوو معنات چەند معناکی لێ دەنەوە بەڵام دوو معنای سەرەکی لێ دەدەنەوە. نوسوکی ینی ئەو سەربڕینانەی کە لە خوای دەکرێت قوربانی جا هەدیە دیاری لۆ بەیتێ پێغەمبەر سەد حیوانی بردیە ئەو قوربانیانەی کە قوربانی دەکرێت کە ئوضحیەیە ئەو سەربڕینانەی کە مەلای کەفارەت و ئەو شتانە دەکرێتن ئەو سەربڕینانەی تەمان دوازدە وەبزانم داوەتێ لە شریعەتی ئیسلامی زۆربەی زۆری حەدیثی شەشیان وەبزانم حەدیث پێغەمبەری سەرەمی سەربڕینی تێدایە ئی میوانداریە ئیژین گواستنەوەیە ئی عەقیقەی منداڵیە ئیخانی دروستکردنیە ئیخان دروستکردنی وەکیلەیە ئەوانە هەمووی ئینە سەڵاتی وەنوسوکی زانوسوکی چ جگەر لە نوێژ و تێکرای عیبادەتم چێ بە معنای تایبەت بە سەربڕینەکان کە زۆر زۆر گرینگە. بەڕاستی جژنی قوربان خۆش ئینسان کە سەربڕینەکەی قوربانیوەکی جەنابەت ئاماژە پێکرد ینی بیرەوەری و یادکردنەوەکی بابە ئیبراهیمی بی پێغەمبەر ئیبراهیمیش خۆ پێغەمبەران پێغەمبەری بەخۆی دەوێت ئەمیش بەشەرمەک ئێوە بەشەرمەک ئێوە ئەوەندەی خوا وەحیم لۆ دەنێری ئیبراهیمیش سەلامی خوای گەورە سەر ئەوش هەر بەشەر بووە ینی پێغەمبەرێک بی ئیبراهیم ئامادە باشی بکاتن کوڕەکەی خۆی لۆ خوای سەر ببڕی کە خەونی دەبینی یوم الترویە یومی فکرکردنەوە بیرکردنەوەی داخوا ئەوە خەونە یان زڕە خەونە لە شەیتانیان لە ڕەحمانیە ڕۆژی عەرەفەش کە دەبینیتەوە شەوی عەرەفەی ئەو زار لۆی ڕۆ نەبیتەوە کە ئەوە لە خوایەوەیە ئامادە باشی دەرببڕی ئەو کوڕەش بیتن ڕازیبی بەسەر برگنەکەی بابی مامەسە کوڕبا بەچی ئەوە کوا دروست دەبێت ئەمە دەبی مەمنونی خوای بین ئەدیگە خوای گەورە ئەوەی لەسەر ئیبراهیمی دانا لەسەر بما باوە وەک سنەتێک ما با لە پێغەمبەرانی پاشتر و لەوێش لۆ پێغەمبەری لۆ ما باوە چی ئامادە ئەو ڕۆکڕی سەر ببڕی کەواتە ئەمە تەکلیفەکی کەممان لێکرایە ماڵەکی کەمە لۆ خۆت سەردەبڕی لۆ خۆت خۆ مەسەر قوربانی کە تو مەسەر سەردەبری لۆ خۆت خانەوەی چەند بەشێک گۆشتەکەی چەند بەشێک داخۆ بەش فەقیرانی دەدەین ئەستەکە لۆ خۆیت لۆی ئەو شاعیرە بەڕاستی بە یاد بیرەوەری بابە ئیبراهیمی بکرێ و بە یاد بیرەوەری پێغەمبەریش بکرێ سەڵ پێغەمبەر چەند خەمخۆرت بووە کە پێغەمبەری خوای دوو بەرانی کوشتینەوە کەپشەینی ئەم لە حینی مەوجوعینی نازان باز دەکا کە ڕەش و سپی تێکەڵاومنی لە جوانی ئەقرەنینی بە قۆز بوونیەوە و سەمینەینی زۆر قەڵەو بووینار ماشاءالله لێ وەسپیان لێ دەکەن یەکی لەبری خۆی و خانەوادەیەکیش لەبری ئومەتەکەی عەمەن لەم یضەحی بەڕاستی ینی ئەوانەی بینی تو ناوێشی خۆی و ئەو شەعیرە پیرۆزەی وەک بڵێ مەنارین کلتور دەستورە بمینێتن وەک مامۆستا ئاماژە پێکردشتی دیکەنێتە ناوی زاکاکە وەڵا لەو حیوانی دەگوڕنەوە وەختە گیانەگە گوناح هەندێک ئەوانی ئەعلامیەکانی ئەلمانێک مافی ئاژەر چی هەمووانە گوشتێ گوتم با بچیتە قەسابخانەی بزانە ڕۆژێ چەند هەزار حیوان دەگوژیتەوە ئەو لۆ ئامادە نییە دیفاع لە قەسابخانەی بچیتە بژش قەسابخانەی دابرێ کاکەنگۆ لۆ ڕۆژێ 10,000 حیوانی سەردەبڕنەوە لۆ لە بەس یەک ڕۆژی قوربانی پێتەنگاوە بن لەبەرەوەی شاعیرەی ئیسلامە وەک دەرکەک لە ناو چاویان مامۆستا واللهی ئەو قوربانی ئەگە هیچ خێری تێدا نەبی لەبەرەوەی زیندیکردنەوەی ئەو دروستمە گەورێک مامۆستا زۆر بایەخی پێدا ئەمە دەبی ئەوەی زۆر بکەین ینی دەرکەکە لە ناو چاویان ئەگەر هیچ خێری تێدا نەبی ئەو ناحەزی ناحەزان ئەو پێی ناخۆشی ئەو دژایەتی ئیسلامی دەکەن ئەو دژمنانە ئەوەندە خێرە بەس ئەو دەرێ با پارەکەی بکاتە خێر نەک حیوانەکەی سەر ببڕی جوابی ئەوە چیە بەخوای ئەوە بڕۆ نایزانە قسەی منە بەخوای ئەگە حیوانێک بە دەوەڕقەی ببرێن ڕەشە وڵات 12 وەرەقەیە چلو دو وەرەقەی بکاتە خێر 12 وەرەقەی ناگری مەڕەشی دەکری بە 500,000 عیبادەتە 10 ملیۆن و 500,000 بکێ سەدەقە دەوری قوربانی ناگرێت قوربانی تعویزی نییە جوانە ئەمە قسەمان لەوە نییە مەسن باش و باشتر بەس ئەو شاعیرێ ئەگەر ئەوەی بکەینە پاساوەک وەڵا ئەوە خێرترە یان گۆشتی بە کرکاک دەرماوە سەم گۆشتی دەکڕم نا دەبی حیوانی سەر ببڕی تەماشا حیوان سەربرنەکەشی کووە خۆ ئێستا ئەوەش برەکار بیتۆ دێمەکن مامۆستایی و کلتورەکەی خۆی ئەسڵ وایە حیوانەکە بێ چەند ڕۆژێک ببەستیەوە جلەکی لێ دەکەی ملوانکەچی لەبەر دەکەی لەوەی خەڵک بزانی منداڵ ببینی ئەرێ هۆچیە وەڵا قوربانیە کابرا عاج بایزێک ببینی ئەو چیە وەڵا لە قوربانی هەی لە برات نەکەوی
عوسمان بەک بکە ئەمن لۆ نەکەم بزانێت دوسێ ڕۆژی ڕدەگری دەی ڕازینیەوە خۆی چاویشیان ڕژ دەکەەوە چاوی حیوانەکەیان ڕۆژ دەکەن جێ بەخۆ بکوژیە پێغەمبەر بە گەورەی خۆ بە دایە فاتیمەی دەرێ کچم بڕۆ ئامادە بە یعنی خۆشە مەسەن ئەگە بکرێ بە خۆت بکوژیەوە یان منداڵ تەماشاکەن ڕای دەگری ئەو هەموو بە گەورە زانینی کوشتنەوەی تەکبیرات لە کاتی کوشتنەوە بسم الله الله ئەکبەر پێغەمبەری خوای سەماوە کەبەر دوای لە گۆشتەکەی بۆ خۆی بخوات ئەو کەس گۆشتەکەی بەخۆی بخوات و ئەبزار چ هەمووی بکاتە غێر هەر دەبی هەمووی دۆخۆی بژێرت هەر دەبیتن بەڵام وا باشە بکاتە سێ بەشەک لۆ خۆی بەشەک لۆ فەقیران بەشە چێش کابرای دەوڵەمەند خێری وەرناگری بە ناوی دیاری تەضحیەدانی ئومەتی ئیسلام لەو سەردەمەدا و ئەمە بەڕاستی ئەوەش لەبیر نەکەین ئەوە خوا خێرت بنووسی ئەم لە بیدایەتیش ئاماژەم پێکرد ئێستاش دەڕێن وەڵی ئەم شەرمی دەکەم باسی جەژنی بکەم بەڵام کە شعیرەکە دەبی لەبەرەوەی ئەمە دەبی ئاستی غەزەی نابی لەبیر بکەین لە خۆشی کو پێغەمبەری خوای سەلام لە هەموو خۆشیەکان هەوڵی دایە ئەتو پاشە ڕۆژی لەبیر نەکە بەسەن خۆشی سفرەیە هەموو خواردنی سەرازاوەیە اللهم بارك لنا فيما رزقتنا وقنا عذاب النار لە خۆشیش نبینە ئەیت لە بیر وەدەبی ئەمە بەڕاستی لەو خۆشیانەی کە دێتە پێشمان جەژنە هەرچی هەیە نابی بە شەو بە ڕۆژ لە ناو عیبادەت و لە دەری عیبادەتی ناوی مسلمانانی غەزەی لەبیر بکەین زاهر هیچ نەبی بە جیهاد باللیسان بە دوعا و پارانەوە و ئەشکرێ بەڕاستی ئەتو قوربانی لێرە ناکەی پارەی ئەو قوربانیانە پرسیارەکە دەکرێت قوربانی ببین والله با پارەی ئەو قوربانیانە قوربانی تعویزی نیە بەڵام تعویزێکی گەورەتری هەیە ئەتوانی قوربانیەکەی بکاتە دەبڵ پارەی ئەو قوربانیانە دەفتەرێکی خڕەکرێتەوە کاکە دە قوربانیە بچن دە غەزەی لە مسلمانان لەوێ بکاتە بەدەستی خۆی ناتانی با دەکرێت بیداتە ڕێکخراوێک بیداتە ڕێکخراوەک جێی قوتمانەوی وەچیلی لەوێ بگژیتەوە دەبڵ قوربانی مامۆستا نەک دەبڵ قوربانی 10,000 قوربانیە خوا پاداش دات یا ڕەبی أحب الأعمال إلى الله سرور تدخله على مسلم خوشويسن كريوات خوشة شبه خدني مسلماني ما مسا راستا جناب ما مستدى مويلة جشن دا برسالي أول بريزت بكم آية عفو لبرديي تصالح آشتواي لنيوان خلقكا بتايبتيش حكمة تيلة سرشانة كوا هم سزنا كان عفو بكات هم بازو خراز عفو بكات هم يعني ضلي أو خلقك خوش بكات إن لجشن دا أو برسالي زنابد والله طبعا مهموما للسرمانة وحكومتي للسريتي طبعا فرمايشتي في غمر معنا صلى الله عليه وسلم اللهم من ولي من أمر أمتي شيئا هركس كاروباري أمتي مني بدري تدستي فشق عليهم قراني للسلام بعزيت في غمر دعاء لذلك ونيا خواتو للسري قرام كي بلام كسي بارك الله أجر كسي أمر كاروباري أمتي بدست بو آسان كاري بو كرن خواتو آسان كاري بو ئەوەی کە زەناب دەڵێ حکومت جارێ ئمە بە خۆمان لە بینی خۆمان ئەوە لە سەرمانە مساڵەحە بینی باب و کوڕا بینی ژن و پیاوە ئەو شتانەی نییە کە فەرمایشتی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم ئەو دوو کەسانێک کە مشاحینن خوای گەورە کە دووشەم و پێنجشەمان عەمەل و کردەوەی ئینسان بەرز دەبێتەوە خوا لە هەمووی خۆش دەبێت بەس لەو دوو کەسە تەماشای ئەمانەکە هەتا سولح دەکەن یان ئینزار لێیان گەڕن هەتا سولح دەکەن ئەوە گرینگە مثلا ئێمە لە مروری زەمان کە بە خۆمان چەند ساڵە هەتا بە حکومەتانێک کە غەیری کوردیش بوون کاتی جێژنەکان عەفویان داوە خەڵکی زۆریان ئازاد کردووە چین ئێستا ئێمە بڕێ داوا بکەین یعنی خەڵکێکی زۆر زمانی عوسمانی دوو معاشیانەدا سوپا ئەوانە لە جەژنەکاندا لە عوسمانیەکان ئەمن خوندیتمەوە دوو معاشیان دەدا ئیسپای سوپا و پۆلیس و ئەوانەی حکومەتی دوو معاشیانە بۆی دڵخۆشی خەڵکەکە ئەوە بیت ئەجا ئەوە لە سەریانە مەسەلا هەم مادەم ئێمە میلەت ئیخۆمانە ئەوانیش ئیخۆمانن وەنیە ئەوانش هەروە دەڵێن تەوان لە کوردەواری دەڵێن حکومت باوکی میلەتەوە نیە ئێتر خۆ باوک دەبێت چۆن بەزەی بێ لەگەڵ ژێردەستە و ڕعیەکانی خۆی ئەوەی کە ئەوەیە ئاسانکاری بکە بەڵام ئەوەی شتەی مامۆستا من پێم خۆش و ئاماژەی بکەم هەموو ساڵێ مەسەلە کە کاتی قوربانی دێ دەڵێن فەتایە کاتۆ پەتایە کاتۆ ئی خوێن بەربوون بەڵام هەتا ئەو کاتی هیچ لە گۆڕی نییە ئەنجا کۆمەڵی شەرت و شروع کەس خۆی ئەتو پێغەمبەری خوا صلی الله وسلم بە حەزرەتی فاتیمەی فەرموو ئامادەی قوربانیەکەت بە وەنیە یعنی بۆ ئامادەی بێ ئەوە دێرە لێرەدا شتێکە دەرە نابێت لە ماڵی بیکە دەبێت بچێت بە قەساب خوێن کۆمەڵێ شەرت و شروع و مەرس یانەوەی مامۆستا من لەو ڕۆژانە خوێنمەوە ڕۆژنامە نووسێکە دەڵێ دیسان جینۆسایدەکە دەست پێ دەکات مەبەستی کوشتنەوەی ئاژەڵ و حیوانات نازانێ خەلق لەکم ما فی الأرض جەمیعا وەنیە ئینسان لە هەموو کائینێک گەورەترە والأنعام خلقها لكم بەڵێ دواوی مامۆستا ئەستا ئەو ئەگەر بی بۆی بکەنە کەباب دەیخوا هەر ئەوەیە کە ئەتۆ دەیخۆی بۆ بە کەبابی دەیخۆی بۆ
بەڵام ئەی باشە بساعدي ورا الرجل ئەی باشە ئەو هەموو خەڵکە و ئەو هەموو باس مافی مرۆڤ وەنیە حقوقی ئینسان وەنیە حقوقی منداڵ حقوقی منداڵ چەند هزار منداڵ تا ئێستا کوژراوە ڕاست باشە ئەوانە مافیان نییە بەتاکید باشە ئەوانە ئەو زینۆساید نییە یعنی تۆ تکڕم بە زەید بە ئاژەڵێک دادێتەوە کە خوای گەورە بۆ توی دروست کردووە وەنیە بۆ بە زەید بەوی دادەنەوە یان کەیل بیمیکالینە یعنی دوو پێوەرە دوو پێوانە بۆ لەوێ ئەوت پێ ناخۆشە بۆ ئەگەر تو گۆشتەکەت دەنێ دەی خۆی ئەی بۆسی تاعنە لەوەی دەدەی یعنی کۆمەڵی شت دەکەن زاوی مامۆستان پێم خۆش بوو ئەگەر کاتەکە دیارە ئیبراهیم بۆ سەلامی خوای لەسەر بێ وإبراهيم الذي وفى كان أمة قانتة ونيا حنيفة لم يكن من المشركين واتخذ الله إبراهيم خليلا هموي زنان دن لسد آيات إني ذاهب إلى ربي فلما أسلم وتله للجبين هركاتي استسلام بوخوا بأمري خوا وفديناه بذبح عظيم الله كأجد استسلام بوخوا يقول أوانش ذكا زبراستي أوي كلا سر معنا همومان بخومان بين خومان مصالحة أمزا حتى في غمر إخوة فرمي صلى الله عليه وسلم كدو كز بينان خراب وباجنيا كاتي كسلوع ذكن يعني نداء بانجوازي دلين إخوة جورا أو بيروز بايدة كان لو دو كسا حتى أو كتوبة ذكا صلح لقى إخوائك لقى بشر كانوا آدمي صلح لقى يعني هنيئوه بيروز بايد لبك بما داود ذكين وكو ما مستعين وكو مصطفى لدى الصلاة داراني هرمي كردستان ولا عراق ولا هم عالم ولو دنجي يخومان رادقة ما عافية بدن والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين وقالوا أمر عفو خرج عفو كان خواج عفو عندك أم دل رقي وأم براستي بيبزية يعني يشتيش زور خرابة دعاء أوي في غمر من صلى الله عليه وسلم كسي كاروباري بدست به بلام كاتي كدمري وهو غاش لرعيتي إلا حرم الله عليه الجنة يعني إلا أدخله الله النار ويما أدايو من هي وكاموش من هم من بخو من دابسينوا دشكري يعني كل بني آدم خطاء حديثك وخير الخطائين التواب فبداش داتو برز دكتور عماد كنت برسالة زنابي شد بكم زنابت تسون وايد خينية وكوا تسون ضلي أو حكمة فلسفي زجن إما بتايبتي لكم الغي كردواري واي برز رابقرين واي برز بخوانين وكوا براستي تاکتاچی نێو کۆمەلگاکەمان شانازی بە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزانەوە بکەن لە چێ و ئەوە دەتوانن ئەو کارە بکەین زەنای مامۆستای بەخۆی هەندێک شت هەیە تاکەیکە هەندێک شتەیە کۆمەلگایکە ضرورە ئەوەی کە لەسەر تاچە بە تایبەتی تاچی مسلمان دەبێ عنسوورێکی فعال بێ لە بۆ پاراستنی ئەو شیعارانەی کە ئیسلام داوای لێکردین مشکیلەکە کابرای بێدین نییە مامۆستا کابرای بێدین هەری بێدینە کابرای کە دەرێ وەڵڵا حیوانە مەکوژنەوە أو دقة حيوان كشنوي دانية دري قربانية مكان بس ينوي بري قربانية مكان سكلو لي قبولنا كان تجيشتي كابرا كدي بري قرآن ونيا ناوي بري قرآن ونيا دري الصحابة طواونا بونا سكال دري الصحابة دري حديث طواونا أدي دري حديث طواونا سكال قربتو حديث الصحابة لي بردنا دري قرآن لو قرأ أمينيتو تجيشتي دتواني كابرا بأساني طعني اللي يبدأ لو باسكردني جيجن ليدان لفلسفة جيجن ليدان لو شعار دروشماني كهي هدفك هموي لێدانە لە ئیسلام لێدانە لە قورآن لێدانە لەو پەیامەی کە ئێستا ئەوانەی کە فەلسەفاتی عالەمی بەڕێوە دەبن یاخود دەسەڵاتدارانی عالەمین خۆیان ئێعترافەکەن دەرێن گەورەترین فەلسەفەکە لە وجود مابی مەترسیبی لە بۆ بەرژەوەندیەکانی وان قوت بداتە ئینسانێکی کەوا هێزی مقاومە و بەرگری هەبی و هەروەها فکرێکی هەبی کە فکری وحدانیەت بی حتا لەو ڕۆژانە مامۆستا کابراایکی ئیسرائیلی وتارە چێدا دەرێ لە 7 ئۆکتۆبەر بەو دواوە تاريخ شكلێکی دیکەیە دەرێ لەبەر چێ دەرێ لەبەر ئێستا عنسوورێکی دیکە هاتیتە ناو سراعی بینی حق و باطل کە ئاسمانە دەرهتاوەکو ئێستا و سراعان نەبوو ئەو عنسوورە نەبوو معجزات طبعا لێ مامۆستا ئەتو لێرە دەبی محاولە بکەیت من داری خوا پەروەردە بکەی مامۆستا خطابی دینی خطابك ئێستا مامۆستا وەی لایەتی ئەو خطابەش خطابێکی سادەبی خطابێکی عمیق نەبی فەلسەفاتی لە پشت نەبی بەتەئەکید مامۆستا يعني لو أما دبي خطابك هالقلاوي قرآن وفلسفي قرآني بي لو خاطر ويتو بتواني تاكا شبر وردبكي أو تاكا شانازي بو ناس نامي بكا كهيتي شانازي بو دروش ما وسيستيك جودة ترين مشكلة لنا مسلماناتيا هس كردنا بضعيفي هس كردنا بزليل إلى برامبر فلسفي كابراي ديكا شرم لخو كردنو ولا إسلامتي شرم لخو كردنو بو يكوا دروش بإسلامتي تبي مزور زارواري ما فخرنا كردنا بإسلام ما زور زارواري ما جنزا درم باش يا باشا لو كابرايك ببيدين يا أخوي شرمني أتلو بدين دار يا أخوي شرم ستشتك لإسلامتي
کاتی عیبە ئەتو بچمەوە برمە عیبە لۆ کابراایك ئەچی مەتەلەن تەماش ئەکا دایکا خۆ کوژی بابی خۆ ئیهانە ئەکا لە کاتە چکە ئەوانە لەکنە من مەبدەئی دینن ئەمن بچم شانازی پێوە نەکەم ئەو شانازی پێوە بکە لۆی بەڕاستی مامۆستا ئەو بابەتە هێزێکی دەستە جەمعی دەوێ دروستکردنی زەرعی ئەفکاری دەوێ پەروەردەیەکی گشتی دەوێ پەروەردەی ماڵی دەوێ پەروەردەی دایکی دەوێ پەروەردەی خێزانی دەوێ پەروەردەی عائیلە و پەروەردەی خێتابێکی تەندروستی دەوێ لۆ خاترێ برێن کاکە جان ئەگەر ئەو دروشمانە لە مەدابڕنی مسلمانەتی مە تەنها دەبیتە مسلمانەتێکی وەکو دینی مەسیحیای لێدێ کە تەنها شیعار بە دروشم دەمینی ئەگەر نەوەکو ناوەڕۆکی چی دیکەی نامین لۆی بەڕاستی مامۆستا ئەگەر یەک لە گەورەترین فەلسفەکانی جێژن مامۆستا بە تایبەتی مەسەلەی قوربانی دانە بە چ قوربانی دانە بە نەفس و هەروەها قوربانی دانە بە ڕوح و قوربانی دانە بە تەسلیم بوون بەرامبەر ئەمر و فەرمانی خوای پەروەردیگار ئەمە گەورەترین مشکلەی ئێستا لەگە مسلمانات چییە مسلمان هەندێک کاڵ بوون و هەندێک کاڵ بوویتەوە محاولەکە هەموو تشتی بە قوربانی مەسلحەتی خۆ بکە کەسی لە ئەساسە وایە دەبی مەسلحەتی خۆش بە قوربانی ئیسلامەتی بکە مەسلحەتی خۆش بە قوربانی خوای پەروەردیگار بکە لێ ئەبێ محاولە بکەین ئەو فەلسفەی پێغەمبەری بگەڕێتەوە کە پەروەردەی پێغەمبەر و ئەوەی کە سەحابە لەسەر پەروەردە کردین مامۆستای ئەوەیەک بینیمە لە ئەثەرێکە دەڵێ ئیبراهیم سلامي خوالي السبيل كان ماله للضيفان زوانا وبدنه للرحمن وولده للقربان الله زوانا دەبێ فەلسفە هەبی بەڵێ کۆتایی بە سرودێکی مامۆستاعیمات دەینین بەڵام پێش سرودەکە وتمان قسەی خۆشمان یاخود کۆتا قسەیان قسەیەکمان بۆ باز بکاتن و دواتر سرودەکە بڵێت والله قوربان ماشەڵڵا مامۆستایانی بەڕێز دەبیام لە خزمەتیان هەر قسەش بکەم بەڵام جێژنەواتە دڵخۆشی خۆت و دڵخۆشی غەیری خۆت ینی ئەگەر لە یەتیمانبی لە منداڵان لە هەموو لایەکبی و بە تایبەتش مسلمانانی غەزەی بە هیچ کاتێک لە بیریان نەکەین ئینشاءالله دوعای خێر و خۆشیان لۆ بکەین و دوعای ئەویان لۆ بکەین خوای پەروەردیگار جارێکی تر نەسرەتیان پێ ببەخشیتەوە و دڵخۆشیان بەسەردا بارین ئینشاءالله تعالى ئینشاءالله ئەمن کۆتایی بە بەرنامەکە دەینم کە کۆتاییم پێ هینە جەنابیشت بە سرود و تەواشحێک کۆتایی تەواوی پێدەینین بەڕێزان و خۆشەویستان بەو ئەندازە و بەو قەدەرەیە هاتینە کۆتایی ئەو بەرنامە تایبەتە بەرنامەی جەژنانە لە کەناڵی ئاسمانی پەیام سوپاس و ڕێز و تەقدیرم بۆ ستافی کامیرەوان و کۆنتڕۆل و هەموو ئەو برا و خوشکانەی کەوە لێرە و لە ستۆدیۆ هاوکارمان دەبن و لێرەوە دەڵێم تەقەبەڵ الله منا ومنکم دووبارە و سێبارە زۆر سپاس بۆ بەڕێز جەنابی مامۆستا زرار گرتچی و زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا نادرکانی کوردەیی و زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عیماد گوانی و هەروەها سپاس بۆ بەڕێز کاک مەلا عیماد چۆمانی بەدەنگە زوڵاڵەکانی لەگەرمان بوو بەخوای پەروەردیگارتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته ربي بنيرا صلوات صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد أسعد محمد محمد مجتبى يوم اصطفيتو مجتبى يوم اصطفيتو جام في داي عرعري بالايتو ضل في داي سبري آلايتو جام في داي عرعري بالايتو ضل في داي سبري آلايتو بادشايا أوي بيتابار بيتابار سبري بالي همايتو ربي بنيرا صلوات صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد أسعد محمد محمد مجتبى يا مصطفى مجتبى يا مصطفى نيوني قايتو بمهرباني كافي أبو مبتلايتو نيوني قايتو بمهرباني كافي أبو مبتلايتو فجر تاريخي تو كداركا وكداركا شوقي داوان برصفايتو ربي بنيرا صلوات صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد أسعد محمد محمد مجتبى يا مصطفى مجتبى يا مصطفى